34مین خولی پێشانگای نێودەوڵەتی کتێبی تاران وەکو گەورەترین ڕووداوی فەرهەنگی ئێران کرایەوە. لە خولی 34می پێشانگای کتێبی تاران زیاتر لە 2700 ناوەندی چاپی ناوخۆیی و 100 ناوەندی چاپی نێودەوڵەتیش لە 40 وڵاتەوە بەشدارن. چالاکانی بواری فەرهەنگ و ناوەندەکانی چاپ و پەخشی کتێب پێشانگای کتێبی تاران بە گەورەترین و کاریگەرترین ڕووداوی فەرهەنگی ئەزانن کە کاریگەری لەسەر هەموو ڕووداوەکانی دوای خۆی دائەنێت. لەڕاستیدا یەکێک لە ئامڕازە گرنگەکانی ناسین و ناساندنی فەرهەنگ و کولتور کتێبە کە بە خۆشحاڵیەوە کۆمەڵگای ئێرانیش کۆمەڵگەیەکی فەرهەنگی و خودی ئەم جۆرە پێشانگایانە پیشانی دەدات کە ڕێژەی بەشداری و پێشواسی خەڵک چەندێ زۆرە و فەرهەنگ چەندە گرنگە و گرنگی پێ ئەدرێت. ئەمەش نیشانەی گرنگی پێشانگەی کتێبە. فرهنگ کتاب خیلی موثره. جیاوازیەکی بەرچاوی پێشانگای کتێبی ئەمساڵ لەوەدایە کە ژمارەیەکی بەرچاو لە ناوەندە بەناوبانگەکانی چاپی کتێب بەهۆی ڕووداوەکانی ئێرانەوە ئامادەی پێشانگاکە نەبوون و لە هەمان کاتیشدا نرخی کتێب لە چاو ساڵی ڕابردوو لە 300 بەرز بووەتەوە. ئەم ساڵ لە چاو ساڵانی پێشوە زۆر وەزیەتی نمایشگا خراپتر بووە. نەشرە باشەکان زۆریان نەهاتوون. هەروەها مشتری بەشی کتێب خوێنەکان لە هەموو نەزەرێکەوە ئەم ساڵ زۆر خراپتر بوو لە ساڵانی پێش. مشکلی که امسال نمایشگاه امسال با سالهای گذشته کێشێکی گەورەی پێشانگای ئەمساڵە گەڕێتەوە بۆ دابەزینی نرخی تمەن و بەرزبوونەوەی نرخی دۆلار، چونکە زۆربەی کاغەزی بەکارهێنرا و لە ئێراندا هەوردەکراوە و نرخی کاغەز لە 4 ساڵی ڕابردوودا لانیکەم لە 300 بەرز بۆتەوە. خەڵک بۆ کڕینی کتێب تووشی گرفت بوون و مردم برای خرید کتاب مشکل دارند. پرسیارێکی گەورەی لای چاودێران و چالاکانی فەرهەنگی لە ئێستادا ئەوەیە ئایا جیاوازیەکانی ئەمساڵی پیشانگای کتێب چ جۆرە کاریگەریەکی لەسەر بوارەکانی دیکەی فەرهەنگ بە درێژایی مانگەکانی داهاتوو ئەبێت. سامان سلێمانی، کورتسات نیوز، تاران.